ژیانی مرۆڤی سەردەمی نوێدا فێرکاری و خستنە بەرباسی دەستکەوتی توێژینەوەکان مایەی پێشکەوتن و تێگەیشتنێکی نوێ لە جیهان. بەڕێوەچوونی چالاکی زانستی و فکری لە بوارە جیاوازەکاندا بەتایبەت لە نێو زانستە مرۆڤیەکان یەکێک لە هەوڵەکانی ناوەندی بەژینە بۆ پێشخستنی فەرهەنگ و پێگەیشتنی شارۆمەندان لە سەردەمی زانیاریدا. سلام و ڕێز و حورمەتمان خزمەت و بەشداربی عزیزی جا درێژە و پانیلەکە تەریانەکە ئەنجومەن و بەژینی بەرەوشاڕاوە ئیجارە جەناب و کاک عوسمان وێرایەتی زەحمەتش کشتن و ئی پانێلشە سەر و هۆرامیە و مەریوانی تەڵبەتە وێش بەتەر سەر و مۆزوعەکە لە باسکەرۆ هەر باسەکێ مزاندێ ئی پانێلێ پێی دەوڵەمەندکردن و مەسائلەی فەرهەنگی مەسائلەی کۆمەڵایەتی وێمە جا ئیسا هەر وەختێوەنە جا ساتە وەختێوەنەکە جا توو ساڵنە بەرگوزاردرا فرە لازم و زەروریە وێمە بەناماینەنەکێ جا ئەنجومەن و بەژینیەنە حرەکەتەکە پلو بەتەرف و حرەکەتی ئەکادیمیکی حرەکەتی زانستی هەر کەس تاو جە بوارێوەنەکێ زەحمەتێ بەشکێشتە بوو کاری ئاکادمیکش کرده بود تا به صورت پانیلی ارائهش دو پیما آرو چه درجو کارکمانه زحمت دریان لا کاک عثمانی هواتواز اینه که ای برنامه یا گور زماندیش من عزیزی بو و کاک عثمانی جا وقت و ساعتی بنا که پیش دیاری کریان انشالله به برنامه ویش انشالله برای کوپیکی را مادفه و تنچینه زیاده مزاحم تامه بو تریبون من خدمت و کاک عثمانی سلام عرضەکەم خزمەتتان و خۆشەویستان سپاس و پێزانانی خۆمان ڕاستەی هەمووتان دەکەم سپاس لە ناوەندی فەرهەنگی هونەری وەژین بۆ ئەم هەڵەیەکە ڕەخساندووە بۆ ئێمە کە بتوانین لەسەر مەسەلەکانمان هەداقل کۆبینەوە و قسە بکەین لەسەریانە و شیان بکەینەوە و دواتر ڕێی پێچارەیەک بۆ ئەوە کە بتوانین ژیانێکی ئاسایی و خۆشتر لە ناو شاردا بە یەکە و بمان بێت. سەبارەت بە بەحسەکەی ئیمڕۆ کە بەحسی ژیانی هەورامیەکان لە شاری مەریوان هەروەکە دیارە ینی ئاماژەیان پێکردووە لەنەو بەنێرەکەی چای ئێمە بەحسمان لەسەر گرێدراوی کۆمەڵایەتی هەورامیەکان لە شاری مەریوان بۆ ئەم بابەتە منیان هەڵبژاردووە شاید دەلیلی و هۆکاری ئەمەیچە ئەوە بکە پایان نامەم لەسەر تەردی ئیجتیماعی هەورامیەکانی شاری مەریوان بووە کە لە تەک دکتۆر محەممەدیە لە زانستگای کوردستانە ئەنجاممان داوە و خولاسە مقالەیەکی چی لێ دەراتووە پایان نامە. بەڵام بەحسەکەی ئیمڕۆمان بڕێ فراوانترە بێ بڕێ فرە بابەتەکان نەگرێتەوە و ئەتوانین لەسەریانە دانە بەدانە هەنگاو بە هەنگاو بڕۆینە پێشەوە کە مەباحەسی بەحسی تەعامڵی هەورامیەکان و سۆرانیەکانی ناو شاری مەریوانە پێی هەڵسەنگێنین. پێم خۆشە کە سەرەتا بە ڕەوتێکی جوان کە ڕوونکردنەوەیەک بێ لەسەر بابەتە ئەسڵیەکەمان دەست پێ بکەین بەم شێوەکە ئێمە گەرەکمانە لە کۆمەڵناسی شاریە و لە مێژووی ئیجتیماعیە و لە بەحسی پێناسە و هویەت خوازیە و لە بەحسی کەمینەکانە و لە بەحسی مەسائلی ئەرزی و مەسائلی حکوومەتی و مەسائلی مەرز و تێکەڵبوونی دوودانە گروو یا ئەقەلیەت یا گروی زمانی یا گروی ئێستا هەرچی ناویان ببین ینی ئەم دوو گرووە لە ناو شارێکە گرێ دراون. پێکمانە لە سێدانە کانتێکسە لە سێدانە بافتێکی تاریخیە بین دانیشین لەسەر ئەم بابەتە قسە بکەین. کانتێکسی ئەوڵ کە
من خۆم پێم خۆشە زۆرتر لەسەری بەحسکەین تاکو بتوانین زمینەی تاریخی ئەم گرێدراوی هۆرامیەکان لە ناو شاری مەریوانە زۆرتر بخەینە بەرچاو. کانتێکسی ئەوڵ کە دقیقاً ئەگەر ئێمە نوعی مهاجرەتی هەورامیەکان بەرەو شاری مەریوان تەواشای ئەم کانتێکسانە بکەین، کانتێکسێکی ئەوڵمان هەیە لە ساڵی 1335 تا 45 کە نرخی ڕشتی جەمعیەت لە ناو شاری مەریوانە ئەوەندە نەبووە کە بتوانێت مەسەڵەن شارێکی فعال و شارێکی خلاصە ئەو زمینای شکڵگرتنی شارێکی مۆدێڕنی تیابێ. لە ساڵ 45 بەرەو بعد یانی دەهەی 45 ئێمە ئەبینین یەک سری هەوکارگەر تێن و شکڵەدەن بە خودی شاری مەریوان، بە خودی ناوچەکەەوە، بە خودی ئەم هەریمەکە ئێمە کە ئەژین. بەسەکەمان لەوە دەست پێ بکەین ئێمە مەجبورین بەردەوام بگەینەوە بە ئارشیوەکان، ئێمە مەجبورین بەردەوام دەست بۆنە نەو ئارشیوەکان و تا بتوانین لەنەو ئارشیوەکانە قسەکانی خۆمان بسەڵمێنین یا بە جۆرێک لەسەریانە بدوین یا بە جۆرە شیکردنەوەوان بێت لەسەر مێژومان. ئارشیوهایی کە دەست ئەکەوێت لەم بوارە لە بواریەوە کە ئێمە هۆرامی یا ئێمەی سۆرانی چۆن بە یەکەوە لە ناو شارێکا کۆبووینەوە. خۆب ئێمە ئاعتقادمان واسە کە هیچ ئەمرێک تەبیعی و ذاتی نییە، شتەکە بەرساختە، ینی دروست کراوە، هاتووەسەنەوە عەرسەیەکی کۆمەڵایەتی و ئەتوانین بەم ڕوانگەوە تەواشای خودی ئەم مەسەلەی گرێدراوی هۆرامی لە تەک سۆرانیە لە ناو شاری مەریوانیچە پێ بخوێنینەوە. ئەگەر وابوو پس ئەم بەرساختی کۆمەڵایەتی ئێمە هان ئەدا کە دیدگایەکی جامعشناسی تاریخیمان بێ بەو مەسئلە کە وابوو ئێمە دیدگاکەیمان معلوم بوو، دیدگایەکی کۆمەڵناسی مێژوویمان هەیە لەسەر مەریوان و لەنەو ئەو کانتێکسا خەریکین زمینەی تاریخی گرێدراوی هۆرامیەکان لەنەو شاری مەریوانە بەحسکەین. ئێستا کە ئەو ڕوونکردنەوە بوو حەزەکەم بە دیدگایەکی تاریخی و باستەواشای قەزیەکەکەم ئێمە لە زمانی ئەردەڵانەکان کە زمانی قاجارەکان بوو، قاجارەکان بەهۆیەوە کە قدرەتێکی منسەجمیان نەبوو، حکوومەتێکی ملوکۆتەوایفی بوو. یەکێک لەو حکوومەتە نیمچە حکوومەتانە کە لە سنەیچا بوو ئەردەڵانەکان بوون. ئەردەڵانەکان من ئەو نەگەرەکم نیە لەسەر هینە تاریخەکان بڕۆم، فقط گەرەکمە ئەوە بەحسکەم کە ئێمە زمینەهای تاریخی شکڵگرتنی تەعامڵی هۆرامیەکان لەنەو شاری مەریوانە بەحسکەین. ئەم زمینەی تاریخیە چی بووە؟ لە زمانی ئەردەڵانەکان ئێمە لە دوای ئەمانەوەڵڵاخانی ئاسفی وەزیری ئەبینین ئەردەڵانەکان کەم ئەو قدرەتی خۆیانە لەدەست دەدەن. هەو زەمان لەتەک ئەو قەزیە ئێمە ئەبینین دوودانە قەزیە تێتە بەرەوە، یا خانەکانی هۆرامان و مەریوان زاڵترە بن دەسەڵات دەگرن دەسەوە فرەتر، یا حکوومەتی مرکزی کاو ئانە فەرهاد میرزا ڕەزای ناسرەدین شا بوو کە بە عنوانی نێدراوی حکوومەت بۆ حکوومەتی ئەردەڵان سپێنراوە بەخاترەوە کە شوڕەشەکان یانی ئێمە تێکسێکمان کە هەیە هین ئەو سەردەمە بەحسی فرەتر شوڕەشەکانی هۆرامیەکانەکە. دوو نەفەر بوون ئەم شوڕەشە، ئەحمەد سایر خان بوو تەگ ئەحمەد ڕەشید خان، هین حسێن سوڵتانی نەوسوور. ئەم دوو نەفەرە کە شوڕەشیان کرد هەم بەر عەلەی حکوومەتی ئەردەڵانەکان و هەم بەر عەلەی خودی حکوومەتی مەرکەزی، ئێمە ئەبینین لەو کاتەوە ئیتر هۆرامیەکان زۆرتر خۆیان ئەنەوێنن لە دەورەی مەعاسرا منزورمانە. ئێستا من بڕوان بەوە نییە چون تاریخ هەمیشە بەرساختە، هەمیشە دروست دەکرێت، هەمیشە سازاندنەوەیە کە فرەتری ئیدئۆلۆژیکە قەزیەکان، حتا ئوستورەکان، حتا حەماسەکان، حتا فرە لە تکسەکانیش کە ئێمە ئەبینین بەرساختێکە لە تاریخ. بەڵام ئەو تکسانە کە ئێستا هەمانە زمانێک بووە کە ئێمە ئەبینین هەمزەمان خانەکان لە هۆرامانە زاڵە بن،
خۆب ئێمە ئەبینین لەناو ڕەزاوە لەناو دەزڵیا لەناو نۆچە لەناو نەوسوو لەناو پاڵنگان ئەم ناوچانە ئێمە ئەبینین خانەکان لەویا زاڵن دەستیانە چێ و ئەتوانن کارێک بکەن. هەمزەمان تەک ئەم قەزیە بە بڕوای برۆینسن ئێمە ئەبینین لەناو کوردستانە شێخەکانیش دێت لەناو کایەی سیاسی، یعنی پەیوەندی کۆمەڵایەتی ناومابینی خانەکان و شێخەکان لێرە ئەشێ ئێمە زۆرتر بەرچاوی بگرین. ئێمە تاریخنگاری کورد متەسفانە ئێمە نەمانتوانیوە هەمیشە ئاوەڕ بدەینەوە لەسەر مەذهب، لەسەر دین، کاریگەری دین لەسەر کۆمەڵگا، کاریگەری ئەتفەقەن تەسەووف لەسەر کۆمەڵگای خۆمان. بەڕاستی ئەو هینە من دواتر ئیشارە پێ یەکەم زمانی بینەوە سەرەوە کە خانەکانی مەریوان و خانەکانی هۆرامان چە هەڵسوکۆتێکیان بووە لە یەکترینە. ئەگەڕێتە بۆ شەڕی یەکەمی جیهانی و شەڕی قەزاقەکان کە هاتوون بۆ ئێرە و ئێمە ئەبینین لە سێ مەحوەرە بەرگری لە شەڕی ڕووسەکانەکەن بە عنوانی بێدین کافر، ینی ئەپیستمەیەک یا گفتمانێک کە لەویا زاڵە، گفتمانێک فرەتە دینیە و ئەبینین دوای ئەم گفتمانەسە کە گفتمانی ناسیۆنالیستی کورد هەرە ئەسێنێ. دواتر ئاماژە پێ یەکەم لە سەقز لە سنە و لە منتەقەی ئارنانی ژاوەرۆ سێ نقطە شوێن بوو کە ئەم شوێنانە بەرگریان کرد لە سوپای ڕووس. ئێمە بینین تێکەڵاوی ئێستا سوپای ڕووس کە بینیمان بە سەرکردایەتی مامانۆف بوو، هەمزەمان بوو لە تەک حکمڕانی سەنجەرخانیە دەڵان و لە سەقزە شێخ معروف بوو و لێرە عەلایەددین شێخ عەلایەددین بوو. بۆتم بەڕاستی ئێمە زەعفمانەیە لەو قەزیەکە ناخوێنینەوە، تاریخ بەو شێوە ناخوێنینەوە و بەردەوامەشێ لەسەری کارکەین. ئێمە بینیمان کە لەو سەردەما تکسهایی کە هەسمان مەسڵەن بۆ نمونە من ئەگەڕام زۆر جوان و ینی ئەو شتەکە من دەسم کۆتووە هین مەڵا شەریفی بێسارانیە. من حەزەکەم یەکێ دووهینیان بۆ بخوێنمەوە کە زووتر بەحسەکەی کەمێ کورد کەمە بگەین بە شۆڕشی گەلانی ئێران و خودی مەسئلە بوونی گرێدراوەکە، ئەنی بەحسی ئەسڵیمان لەسەرەوە بێ کە چۆن بوو کە مەسئلەی هۆرامی سۆرانی لەناو مەریوانە دروست بوو، یعنی پرۆبلماتیککردنەوەی ئەو مەسئلە. شارێکە هەیە مەسەڵەن لێرە ئاماژەی پێکردووە مردم ڕای کرد تەمام پەرێشان مزگەوت کرابوون تەوێڵەی ئەسپان بەعزێک سووتیان بە حاڵی خراپ کزەی جەرگم هات وەک کزەی کەباب. ئەدامە ئەدا دەقیقاً ئاماژە حتا بەوایەکە کە چەندێک بوون ئەم ڕووسەکان کە هاتبوون. هێرشی ڕووسان بە پیادە و سوار کاکە زەکەریا ڕوو بە شێخ عەتار بە قۆڵی ڕاوی واتای معتەبەر چادر لێ درا 40,000 نەفەر 15,000 تر بە نام و نیشان بۆ دەوری کەرجۆ نزیکی هینە ڕوو بە ئاشقان. ئاشقانی جواز ناوکەوێکە لە منتەقەی کەرجەوە. خلاصە ئەوە ئەدامەی ئەدا تا تێت بەحسی هینەکە ئێژێ هاوار و فەغان بۆ گەرمەی وەقاڵ کەی خەسرۆ بە دەور تنیناڵ لە حەوت ڕۆی وڵات بوو بە چۆڵ زلزلەی زاری هاوار یا ڕەسوڵ پێی حاڵ و ئەحواڵ دەروون بین ماتەم مەحموودخان لە زڵی ڕووبە گازان هات حەسەنسانی بەسەر قاوقین گشتیان عەشایر سەنگڵاخ نشین باز هەر مەبەستی هەورامیەکانی دهۆن و هەورامیەکانی تەختە. هات تایفەی کۆماسی هاتن بە کۆمەک ڕئیس ئەوانیش ئاغا برابەک. یعنی ئێمە بەم شعرانە ئەتوانین خودی خانەکانیش ببینین کە چەنێ کاریگەر بوون لەسەر ئەو بەرەنگاریە. هجومیان هاورد بە تعجیل و تاو ئیلی عەشایر بە گزارەی ڕەزاو. یعنی یەکێک دواتر
ئاخرین شەڕێکە لە تەک حکوومەتی کرا کە من دواتر ئاماژەی پێەکەم داگیرکەری ڕەزاخان و خودی محەممەد ڕەزا شا بەحسی شەڕی قەزای قژاکانە کە دواتر ئاماژەی پێەکەین. حەمد و سەنای تۆ پارچای جیهان لەبەر دووسەواری لەبەر سو بە سواری سەنجەران مردم دڵخەمگین وڵات گشتی ماد ڕئیس عەشایر سەردان ڕەشید هات. یعنی دانە بە دانە ئاماژەیان پێەکە تا چێتە هین کە بەڵێ لە شەڕی یەکەمی ئەوەڵە شێخەکان بەتایبەت حکمی جیهادی شێخ عەلایەدین و شەح حیسامەدین لەو ئانا توانی بەرەنگاری بکەن لە خودی ڕووسەکان. دوایی بۆ شەڕی جیهانی دووەم کە کاریگەری عوسمانیەکانی لەسەر بوو خۆ بێسە بڕێ وایە پێیان وایە کە عوسمانیەکان گرایشیان بە شێخ مەحموود بوو و شێخ مەحموودیان ڕاستپارد کە بەرگری لە ئینگلیسکە. لەم لای تۆ هەورامیەکانیان ڕاستپارد کە بەرگریکەن لە ڕووسەکان. ئێمە ئەبینین لێرە خانەکانی کۆماسی، خانەکانی کانیسانان و خانەکانی هۆرامان و هۆرامانی تەخت و ئەو ناوچانە کولەن وەکو حاڵەتێکی بەرەنگاری لێرە ئەووەڵین تەعامڵێک کە ئێمە کانتێکسمان یعنی ئەگەر بە تەکسەکان تەواشاکەین ئەووەڵین تەعامڵی هۆرامیەکان لە تەکس سۆرانیەکانی مەریوانە گرێ دراوە. ئەمە یەک بەحس. بەحسی دووەممان کە هەست بەحسی ئیسلاحاتە. ئیسلاحاتی ئەرزی کە زۆر کاریگەری بووە لەسەر ناوچەی ئێمە. تەواشاکەن بۆ سەر کاریگەری لە کوردستان تازەگەی کتێبێ هاتووە خانم شەهین ڕەعنایی چاپی کردووە دکتۆرای فکرکەم تاریخ بێ لەسەر ئەم هێنا هاتووە کە ئیسلاحات لە نەو کوردستانە 50% لە زەوینەکان بەدەست گۆرەمالەکەکان بوو، 20% لەدەست ئەوقاف بوو، 20% بەدەست جوتیارەکان بوو و 10% لەدەست دەوڵەتا بوو. زمانێک کە ئیسلاحات کرا ساڵ 41 ئێمە بینیمان کە ئەووەڵین مەواجهەی خانەکانی یا گۆرەمالەکەکانی کوردستان بەسەرم قەزیە دەستنە بوو لە قڕوە. لەسنەکە حەمە حەسەن خانی ئاسف وەزیری بەرەنگاری ئەم قەزیەیە کرد و لە بانە حەمە ڕەشید خانی بانەیی و لە هینیچە منتەقەی جافەکانیچە ئەحمەد سەید جاف. ئەم ئیسلاحاتە لە سێ قۆناغ بوو. قۆناغی ئەوەڵی کە قرابوو گۆرەمالەکان لەبین بوون. قۆناغی دووەمی کە فرەتەر دابەشکردنی زەوینەکان بوو و سندن لە مالەکەکان و قۆناغی سووەمی ئەوە بوو کە لەسەر زەوینەکان دووبارە بە جۆرێک یا تەعاونی دانن یا خودی بیان بەدەست ئەوقاف یا بیدەن بەدەست زارعین. ئێمە ئەسنادی ملیمان کە بەڕەسی کرد تەواشامان کرد لێرە لە مەریوان و بانە و هۆرامانە یەک کاریان کرد. ئەسهارنامەی ماڵیاتیان یا ئەسهارنامەی مالکیەتیان پڕەو نەکردەوە بە پێچەوانەی سنە و قڕوە و بیجار. هۆکارێکی ئەمە بوو ئەم مالەکانە وتیان ئێمە گەورە عەشیرەین. تەواشاکەن ینی مەبنای پێناسە و مەبنای هویەت لەو ئانا عەشیرە بووە. ئەمە زۆر گرنگە. جا من دواتر مەبنای پێناسەکان دواتر باسەکەم لە مەریوانە. ئێمە بینیمان کە ئەم گۆرەمالەکانە دواتر هینی سنە و بیجار و تقریبەن دیوان دەرە و ئەوان چونکە هینێکی شاریان تێکەڵ بوو و زووتر ارتباتێکیان بوو لە تەک حکوومەتە خاسر مەجبوون لە تەک حکوومەتە و قبوڵیان کرد و ئێسانامەیان پڕاو کردەوە. بەڵام لێرە ئەبینین کە شەڕیان کرد فرەتر. ئاخرین شەڕێکە کرا 1324 بوو شەڕی قژاکان کە لە زمانی عەلی ئەمینیا بوو. ئێمە بینیمان لە تەرەف سنە و لە تەرەف کرماشانە و دوودانە هێز هاتن بەرە هۆرامان و شەڕێکیان دروست کرد و ئاخرین بازماندەی خانەکانیان لە هەورامانە لابرد. دوای ئەم قەزیە ینی هەوکار لە تەک ئەم قەزیە ئێمە ئەبینین لەولاوە لە تەرەف عێراقەوە ئەبینین کوردستان عێراقەوە ئەبینین کە شێخ مەحموود کە دواتر کە هینێکی شۆڕەشی کرد
و محموودخانی دزڵی هاوکاری کرد دواتر ئەبینین مەڵا مستەفای شتێتە ناو عەرسەی کایە سیاسی ئێمە ئەبینین خانەکانی هۆرامانی شتێک مەڵا مستەفا پەیوەندیان هەبوو یانی لێرە ئەتوانین گرایشاتێکی ناسیۆناڵیستی و نەتەوەیی لێرە لەنەو هۆرامان و مەریوانیچە لەو سەردەمە ببینینەوە کە عەشیرەت ئیتر زەڕە خەریکە خۆی دەبێنەوە ئەگەر کتێبەکەی مەکداوەڵ بۆ کتێبەکەی سن و ئەوانە خوێنینەوە شتێک تێتە بەرچاوان کە بەڵێ ئێمە ئەبینین گۆڕانکاری خەریکە شکڵە درێ بینی سێ دانەتێف یعنی سێ دانەتێف خەریکن لێرە لەم کایە سیاسیە بەشدارن ئاغاکانن خانەکانن شێخەکانن و خودی دەوڵەت ئێستا ئەبینین لێرە شێخەکان چین شێخەکان چه نەقشێکیان هەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ بهینی خۆیان ئەبینین کە سێ دانە تەریقەی شێخایەتیمان لە کوردستان بووە یەکێ قادریەس یەکێ تاڵەبانیەکان و سوەم نەقشبەندی ئەو تایفە ئەو شێخانە کە فرەتر لێرە دەسەڵاتیان بووە نەقشبەندیەکان بوون ئیسا خۆ هۆکاری ئەوە چیە کە ئەمان فرەتر توانیان کار بکەن دوودانە هۆکاری بووە یەکێ قاڵبی سازمانی خودی نەقشبەندیەکان بووە بەهۆی ئەوە کە توانی وەکو قادریەکان نەبوون کە شێخایەتی نان بەدەست مەسڵەن خەلیفەوە یا نەدەن بەدەست کەسانێک غەیر ئەز خانەوادەی خۆیان کە سادات نەهری بوون و خانەوادەی بەرزەنجی بوون لێرە نا لێرە ئێمە ئەمان بینین حتا لە ئێسەج لە هەورامانی جا ئێمە خەلیفەمان هەست مەسڵەن شێخ کەماڵ بشمان شاید بیناسین ئەسەڵەن خودی شێخ کەماڵ شێخ نەبوو موریدێکی شێخەکانی نەقشبەندی بوو کە دواتر وتیان خۆب ئەمە بەهۆی ئەوە کە فرەتەر ذکرێکیان بوو بەناو خاسە فرەتەر مقەڕب بووە بە شێخەکان ئێمە عنوانی شێخایەتی پێدەین ئێمە ئەبینین لە زمانی مۆلانا خالدە و لە 1900 بەرەو بعدا ئێمە ئەبینین کە کاریگەری شێخەکان لەناو مەریوان و هۆرامانی چازاڵە بێ گەورەترین شێخ و مەشهوورترین شێخ شێخ عوسمانی دووڕووە ئێمە ئەبینین کە ئەم شێخە چەندێک کاریگەر بووە لەسەر ڕەوتی سیاسی لەسەر کۆمەڵگای کوردی لەسەر هۆرامیەکان بە تایبەت و دواتر نەقشی شێخەکان لەناو یا بەرعەلەی یا موافقی ناسیۆناڵیسمی کوردی کە مەسەڵەن دانەیەکیان ڕۆزگاری بوو ئیسا ئەمانوانەکەوت ئێمە ئەبینین دوای ئەم ئیسلاحاتە لە کوردستانە کە هۆکاری کوردی ئینقلابی سفید بوو ئێمە ئەبینین حکوومەت دەسەواتەنەوە کۆمەڵگا بە وەسیلەی سپای دانش ئەوەڵین سپای دانش لە نوورچا دایاننا سپای بێداشت بوو پازگاکانی مەرزی بوو مەسەڵەن دوودانە کتێب کە هەست بۆ سەر تەحدیدی مەرزی مەریوان هین شەه سواریە کەسێک کە بەناو شەه سواری و دانیانی تر بەحسی مەرزهای ئێران و تورکیاکە ڕەحمەت الله معتەمەدی ئێمە ینی ئەو دوودانە کتێبە بە نەزەر من گەورەترین کتێبن کە ئەتوانن مەرزەکان بۆ ئێمە تەعیینکەن کە چۆن مەرز لێرە تەعیین بوو بە پشتوانەی پەیمانی زوهاوی کە باز لێرە ئێمە ئەبینین هەم جافەکان و هەم هەورامیەکان بوون بە دوو بەشەوە ئەوانە بەحسایەکی تاریخیە من ئەوەنە لەسەری ناچم فرەتەر لە ئەم قەزیانە ئێمە ئەبینین لەنەو کتێبی عەمەڵیاتی هۆرامان هین حاج عەلی ڕەزمارە کە خۆی هین بوو کاوە بەیات و کامبیز ڕەزمارە تەرجمەیان کردوەوە ئێمە ئەبینین ئەم عەمەڵیاتی هۆرامانە نەحوەی داگیرکاری و نەحوەی هاتنی دەستبردنی حکوومەت لەناو کۆمەڵگای هۆرامیەکان و مەریوانە ئێمە ئەبینین خۆ ئەمە چۆن بوو زمانێک کە حمڵەیان کرد حمەد ڕەشیدخانی بانەیی کە پێشتر هەم ئەعلامی خودموختاری کردبوو و هەم ئەعلامی ئەوەیە کردبوو کە بەشداری لە کۆماری کوردستانەکە ئەویان سەرکوت کرد دەقەن لە سەقزەوە هاتن بەرەو مەریوان ولا نزیک قڕوا لە تەک محموود حەسەن خانی ڕەزا و شەڕیان کرد
لێرە ئێمە ئەبینین ئەم شەڕک و ئاخرین زەنجیرەی شەڕەکانی ئێرانە کە حکوومەت ئیتر یەکسەر خۆی تەسبیح دەکا 1924 ئێمە ئەبینین دەوڵەت تێتە ناو ئەم کایەی سیاسی لەناو کوردستانە بەتەواو مانە. ئێستا نازانم ئەگەر ماندوو نەبوون حەزەکەم بچین سەر خودی بابەتەکە کە زۆرتر لە ئێمە ئەبینین لە هێنا لە 1350 بەرەو بعد ئێمە ئەبینین هۆرامیەکان تێنە ناو شاری مەریوان، ینی 40-50 و فرەتر لە 50. ئەگەر من ئامارەکە دەقیقەن من خۆم لەمانە تەواشای بکەین لە ساڵ 55 دانیشتوانی 1361 نەفەر بووە مەریوان، 1365 31841 نەفەر تەواشاکەن 55 1361 بووە هین 12,000 من 13,000 من اشتباه نووسیوە 13,000 دروستە. لە 1365 31841 نەفەر بووە لە 75 تەواشای ئەو ڕقەمانەکە چۆنە چێتەبان و نرخی گەشە سەندنی دانیشتوان چەنێ ڕوبە زیادبوون ئەچێ 6463 نەفەر لە ساڵ 75 دقیقاً لە ساڵ 85 یعنی 10 ساڵ دوایەوە 92,993 نەفەر لە ساڵ 117,034 نەفەر لە ساڵ 95 151,188 نەفەر، یعنی ئەمە بەپێی ئاماری فەرمی. خۆب نه شاری مەریوانە، شارستانی مەریوان ئێستا نزیک بە تقریباً ئاماری 95,262 نەفەر بووە. خۆب قسەی ئەسڵی ئێمە لەسەر باف دیموقراتیەتی ئەوەڵمان تۆزەح دا تا ساڵ 50 هاتین. ساڵ 50 ئیتر ئەبینین یەک کاریگەری خانەکان لەبەی نەچێ، ینی سیستمیکی ئەرباب ڕایەتی کە لەناو مەریوانە بەدەست مەحموودخانی کانیسانان بووە تێگەچێ. خۆب لەناو هەرامیەکانی هەروە ئێمە ئەبینین فقط دێهاتەکان دروستە بن، حتا بەعزێ دێهات وەکو نیاوا دروستە بێ لەویا و ئێمە ئەبینین یەکی لە زەعفەکان کە گۆرە مالەکەکان بوویانەوە ئانە وەکو سنە نەبوون ئەوە بوو کە ئەمان لە ئاوایەکەیانە نیشتە جێبوون، ینی ئەمە بوو بە هینی ئەوە کە ڕاحەت توانیان خۆیان ڕادەست بکەن. خۆب زمانێک کە ڕادەستیان کرد ئێمە ئەبینین قدرەتی شێخەکان دووبارە تێتەبان، ینی بە مەحزیەوە کە خانەکانە ڕۆخن شێخەکان تێنەبان. دوای ئەمە انقلابێکە کرا کە بەڕاستی بەسەر مەریوانە انقلاب بوو، انقلابی 57 بوو. خۆب ئێمە ئەبینین پاش انقلابی 57 ئەمکاناتێک کە بوو لێرە زۆر کەم بوو، ینی خودی شار هویەتێکی شاری ڕاستەقینەی نەبوو، نە هادگەلێکی شاری لە ناو مەریوانە ئەو نەفعال بوون، نە پتانسیێڵی شارنشینی و فەرهەنگی شارنشینی لە ناو مەریوانە بوو. بەو شێوە کە ساڵ 57 هات ئێمە مەسەلەکانمان فرەترە بوون، ینی خودی مەسەلەکانمان ئەو نەفرە بوون. ئێمە ئەبینین بۆ تەحلیل دائەمینین کە چۆن بەحسی ئەم قەزیەکەین. مەسەڵەن بۆ نمونە ئێمە ئەبینین خۆب هاتنە بەرەوەی یا دروستبوونی یا فعالیەتی حزبەکان حزبە کوردیەکان. خۆب وتم مەسەڵەن ئەگەر ئێمە بیخوێنینەوە لە هۆرامانە کە ڕۆزگاری فعال بوو پیشینەکەمان دەرهانی کە چۆن بوو کە توانی لەناو هۆرامانە عەزوگیری بکە. ومثلا ئەبینین مەسەڵەن حزبی کۆمەڵە لەناو ژاوەرەوە چۆن توانێت عەزوگیری بکات، وەڵام چۆن نەیتوانێت لەناو هۆرامانی تەختە عەزوگیری بکات یا خودی دموکرات. کەمە مەسایلانە نییە کە تین بەحسی لەسەر ئەوەکەین کە خۆب گرێدراوی هۆرامیەکان لێرە بە واستەی مهاجرەت بوو، بە واستەی شەڕ بوو. خۆب زمانی 8 ساڵ ئێران و عێراق شەڕیان کرد و هاوکار لەوە حزبە کوردیەکان لێرە خەریک بە فعالیەت بوون. خۆب مەسەڵەن ئێمە ئەبینین حزبە کوردیەکان لەناو هۆرامانە مەقڕیان داانیا و بە پێچەوانە ئەسڵ نقطەیەکی ئستراتیژیکی قوی بوو بۆ ئەوان. مەسەڵەن ئێمە ئەبینین هێزی بیستون یا هێزی
شاهو مثلا اللي مثلا هذي مثلا جاوروا أملا مثلا بعد هوكاتك وخذ حكومات أبينين يعني يقال إنه ينكا من بيايكم شن دانا فقط بازجا دانه يعني ليلا بازجا دانن كبرنجاريم هنا بكن كلام النبي بسر أوا إما أبينين جاء من أماجم كربم قزية ديدگاهی که حزب و هورامی کان دیاره او شاری مریوانا حد اقل بافتی موقعیتی دوما که ایسا خلیکین بحثیه کین او سکه هورامی کان گرایش یان بو به نهادهای امنیتی و سپا خب چون بو که هورامی کان او تا اصلی یعنی آیا اتهام بو آیا مثلا خویان بجدار بون یا نه بحثی وانا کین لبافتی موقعیتی دوما اما بینین هر واقع خویندمو سال تا سال 68 مليون ئاوارەی بەخۆی بینی یعنی چۆڵ بوو من لەنەوە ئەسناداگە تەواشاکەین چۆڵ بوو خلاصە جەمعیەتی کەم بووە بەڵام دوای ئەوە بینین جەمعیەت مەلیوان ڕوبە فرەبوون چوو خۆب هۆکارەکانی چی بوون هۆکارەکانی ئەوە بوون کە یەک ئێمە ئەبینین بەرەبەر ئاوایەکانی دەجواگوویە و جەمعیەتە نادەن يعني بواسطة سباي دانش وسباين كزوتر وتمان بحثمان كل جمعية فربو قال إما جمعيتكي هورامان تواشاكين مثلا إما مثلا بونمونة إما أواي مثلا دل سكاك عدنان كينكر تواشا مانكر خلي أوايك مثلا صو 50 نفر بو بعد دواي أمهم بورانكاريا أبينين دواي شهر نزيق ب 500 نفر جمعيتي خلي أوايك إما أبينين مهاجرة كان ليرو تسبيكا برو شاري مريوان وهم قام لتك شاري مريوان برو تاران يعني إما مسألة اشتغال ما بيشته لمريوانا كتواني أو هم جذبي مهاجرة كا قصي أصلي مرزبو بازار شهاي مرزيبو كول بريبو كدواتر بحثي عن السراكين لم بافتي موقعية دوما هلواكا وتمان دانشتوان فراترابن بهوية مثلا لنا مصاحبي بانما كما وتم او بيرمردانه كهورامين وهاتون ومريوان لنا مريوان نشتجيبون وتم بيان خب هوكاري وتشي بو ايوا نتون بو باو صعالف جديها مثلا اوان هورامين ايوا هورامين خب بو صورانيا كان وتكاكا زاني شلون حقيقتي وبوك خب بجزء او مسائل تاريخيه او تعاملات تاريخيه كبحث مكر يعني من أماجب كم بوكا هورامية كان وسورانيا كان شاري مريوان للزمان محمود كان ساناني وحسن قانني رزاوا برقريان كرولا جافا كان شون جافا كان دام داربون بردوام قركيان بو تصرف كان مرتع كان تصرف كان بو خويان يكي هنا كان يوتم تعاملكي هورامية كان وسورانيا كان كتاريخي كم بحث كير يكي له كاركان كمن لبيرم تشوليرا بحثي أوابوك هوراميا كاني هورامان تاخت ومنطقة بتايبت باوشته أو مسألة لباوش أي سهية لتجافة كانا أقول ما تواشاي كاين أو بيشيني زدية لتجافة كانا هي إن كان ناكري هذا خوشيان أما شيء فيها كان والله خب شيبو كأمان نتون هوراميا كان إلى نتون برو باور هاتن برو مريوان هو كاركاني فربون مثلا وتم شري هوراميا كان وسورانيا كان لتك جافا كان يكي له كاركان يعني او حافظي تاريخي انا برزدي جافا كان بو بلان برزدي سورانيا كان مليون نبو اما يك دو قيمتي الزمين بو الزمين براسي زور الزان من وتم بيان وتم كزمين او انا تشنيبو وتي باور كمان اقل بزيكم بو ايا انفروج امدا بهتين زمين يكد مليوانا خب هو كاركمان وت من بخاطر أو يقصعد سريهم شان كبحثي أو سيستمي أرباب رعيتي شون رخاء لنا مريوانا زمانك الرخاء قشتي يقدزبو يعني إما أبين الرعية لنا مريوانا قشتي يكيكبو بقزادة كان بون والله قدرتي أنا ما أبو حتى يسيج دعها كان كما بقين بلا ليرة أبينين شاري مريوان براسي زويني يتلمفتوا أنا هوراميا كان بهوية وكا خب أوايا كان أولا إمكاناتي نبو دوما فراتر بون خليق بون ربع زيادة شو بعد قزجي خلاصة بازار هات برو إمكانات هات برو كلمة تواشاكين مثلا أول إمكانات هاي كتشوب ومنطقة بجوز مثلا برق وتلفون وأمان مثلا تلفون صار حفتات شبو منطقة هورامان
لو ئاناوە کە دقیقاً ئێمە ببینین ساڵ 75 جەمعیەتی مەریوان 6,000 نەفەر بوو، یعنی ارتباطات زەوین خودی حافزەی تاریخی چون حافزەیەکی ڕۆشن بوو کە بەڵێ ئێمە تەرد ناکەن و لێرە ئێمە بینی یەکی لە قەزیهای ئەساسی کە دواتر بەحسی یەکەم بەحسی تەردی نەهاری یا ساختاری سۆرانیەکان بەرەو هەورامیەکان نەبووە، یعنی شتێ ئەگەر بوایە ئەم تەعامڵ و گرێدراوە بە وجود ناهات. خۆ ئێمە ئەبینین کە لە بافتی موقعەتی دووەما کە تقریبەن ئەکەوێتە ساڵ 68 تا 80 ینی ئەم بافتی موقعەتی دووەمە 68 تا 80 شەڕمان بوو، حەز بە کوردیەکانمان بوو، مەهاجرەتمان بوو، دوایەوە دەورەی سازندگیمان بوو تا 76 کە جادە چووە بۆ تەواو ئاوایەکانی هەورامان، برق چوو بوونەوە تەواو ئاوایەکانی هەم هەورامان و هەم مەریوان فەرق ناکا. و دوایەوە قەزیەی کە هاتە بەرەو قەزیە مەرز بوو، مەرز زۆر گرنگە، ینی ئەگەر مەسایلەکان لە دیدگای مەرزیچەوە تەواشای بکەین دیدگای ئەمنیەتی ئەو ئانەکە زاڵ بوو، ینی لە ساڵ دوای شەڕ تا 80 دیدگای ئەمنیەتی زاڵ بوو بەسەر مەریوانە و ئیسەیج هەست کەماکان خۆ حاشا لێ ناکرێ، بەڵام دیدگایەکتر کە هاتە نەوکایەی سیاسی اجتماعی و اقتصادی شاری مەریوان دیدگایەک بوو کە بازار بوو، بازار شکڵیەدا بە مناسباتەکە. ئێمە ئەبینین ئەوانە کە کۆچیان کرد هاتن بەرەو مەریوان دەقەن قەزیەمان ئەوەسە کە خۆ ئەمانە کە ئیسە پێیا بوو نێژن هۆرە ئەمان مەسەڵەن خۆی جیاوازە و خۆی بەشێکە و نازانم چی من گەرەکم نێواخان لەسەر ئەمانە بەحسکەم جون زۆر بەحسەکەیان دوورە. ئەو کەسانن دقیقەن لەو بافتی موقعەتی دووەما ینی لە ساڵ 68 تا 80 هاتون بەرەو مەریوان، ینی مەهاجرەتێکی سەریع، بافتێکی شارنشینی زۆر زعیف، حتا بافتی شاری مەریوان ڕووستایی بوو فرەتر تا شاری، ئەنی ئێمە بینین هیچ گونە ئیمکاناتێک نەبوو کە بتوانێک یان نەهادگەلێک نەبوون، مەسەڵەن ئێستا مەسەڵەن وەژین هەست، مەسەڵەن ڕوونان بوو، مەسەڵەن چیا هەست، ئەوانە بوون کە توانیانەوە تەعامڵە حداقل بە حداقل مەسەڵەن بگەێنن بتوانن مەسەڵەن زۆرتر کارکەن بە یەکەوە زۆرتر ئەو ڕەوتە ئەدامە بن کە بەڵێ لەناو شارە ئەکرێ ئێمە فەرهەنگێکی شاری دروستکەین لە پای تەعامڵی دوودانە گرو یا گروی زمانی بێ گروی قۆمی بێ هەرچی. ئێمە ئەبینین ئەم مەهاجرەتە سەریعە باسخوردهایەکی بوو، یەک ئاوایەکان چۆڵ بوو بە شدەت. ئێمە ئاماری ئەگەر هینەکان تەواشاکەین ئەمانە گشتی ئیدەس، ئەنی ئەشێ لەبان گشتیان و دانە بەدانە کارکەین کە چۆن بوو ئەوایەکانمان چۆڵ بوو و دوای ماوەیەک فرە ئێمە تەرحای هادیمان دەستی پێکرد لێرە. خۆ دوای بینیمان کە لێرە خۆ اشتغاڵی بەنەوە اشتغاڵی کۆڵبەری دروست بوو، دووبارە لەویا مەسەڵەن خۆی بەحسێترە. لێرە ئەبینین مەسەڵەن ئەوڵین بازارچەی مەرزی مەسەڵەن ئێمە ئەگەر منهینەکە لە ساڵ 69 مەسەڵەن دروست بوو هینی باشماق لە دروستە لە 70 تا 78 بەدەستی فەرمانداریەوە بوو، لە 78 تا 83 پیدەوەری بوو، یعنی ئەو شتانە زۆر مهمە. خۆ پیدەوەریەکە ئێمە ئەبینین مەریوان اقتصادی تر بووە بە اقتصادێکی تجاری، اقتصادێکی مەرزی، یعنی یەکێ لە ڕەوەندی تۆسعی شاری مەریوان ڕەوەندێکی مەرزی بوو، ڕەوەندێکی تجاری بوو بە پێچەوانەی ئەوە کە ئەشێ ڕەوەندێکی تەبیعی تۆسعی خۆی بچوایە. ئێستا ئێمە بینین مشکل لە سەنعەتمان هەست، مشکل لە کشاوەرزیمان هەست، مشکل لە دامداریمان هەست، ئەمانە کە اقتصادی مەرزی ئەمانەیە تحت شعاع خۆی قرار داگە. لە ساڵی 83 تا ئیمڕۆ مەرزی ڕسمی باشماقمان هەیە و هەوترازی تەک ئەوەی چا مەرزی کۆڵبەریمان هەیە. ینی خۆ ئێستا من ئاماژایەکەم بە کۆڵبەری بۆ نمونە من لەنەو پایانامەکەمە ئاماژەم کرد بە یەک چێت، مەسەڵەن من خۆم چووم نازانم من کاحەمیدی جلێرە بوو، ئێمە بینیمان کە هەورامەکان نایڵن سۆرانیەکان لەویا مەسەڵەن کۆڵبەریکەن. پرسییم وتم هۆکاری چییە؟ بابا ئێمە چ ساڵە
لە باشماغا کە هین ئەوانە ئەمە خەریکین هەر بۆ زەهنیەتی خۆیان من چوومە بەرەوە کە خەریکین کارەکەین بۆچی وە نایەڵن مەسەڵەن لێرە کارکە کاکە ئەمە نایەڵێن و ئەمە حەقی خۆمانەوە ئەمە زەوینی خۆمانە و نایەڵێن ئەنێ ئەو شتانە بوو ئینکار ناکرێ حاشاکی لێ ناکرێ ئەم شتانە خزمەت هەم قاپەقشمانە و هەم حاضروانی بەڕێز ئەوەی کە من ئێژمی بەخاتەوە نیەخوانەکە لە من ئینتقاد بکەم و وەختە ئیراد بگەم لە ئەگەری ئیراد بێ ئیرادەبێ ئەمە کە حەسەن سوڵتان هەورامی حەسەن سوڵتان و محەممەد سەعید سوڵتانەمان دوونەکە لە تاریخی هەورامانە ئەبینین کە لە زەمان قاجارڕا دوونەکەرە مبارزاتێکیان دەست پێ کرد ناو حەسەن سوڵتان هەورامی فرەتر مەترحە و قەمبەر قوری خان چوو دەسانەکەی لەناو کتێوە تاریخیەکان هاتووە ئەوەی کە کاکا عوسمان قەزیەکەی ئەمەدە دوایەوە حەسەن سوڵتانی هەورامی و محەممەد سەعید سوڵتانی هەورامی ئەم دوو نەفەرە حەسەن سوڵتانی هەورامی لەناو کتێوەکانە فرە بەحسەکەوە حەسەن سوڵتانی هەورامی و محەممەد سەعید سوڵتانی هەورامی محەممەد سەعید سوڵتان بەوە جەعفەر سوڵتانی بوون بووە ئەمە لە تاریخا فرە بەحسیەکە کە محەممەد سەعید سوڵتان آخری بالاخره با وسیله شریک الدوله که آقاده خود چند نفره اکات خلاصه وسیله شریک رو خود کن بیتره بوسنه وقتی که ایدیر بوسنه محمد سعید سلطان هم خوی و هم عبدالرحمن بگی کره او هر کردن او با جامعه سوتریش بتومه در جلسات بحث من کنه سیمون گرفت نیه پر بحثه که تورانی بید عوسمان بحثی تاریخی نیه یکی لبحثکان هۆکاری تاریخی بۆ پێ ئاماژەی پێدا البته من لێرە ئەو شتێکی جەنابێژێت بۆچی هۆرامیەکان ئێرە بەرەو پاوەنە ڕۆشتن ئەمە بەحسی تەقسیماتی کشوەریە 1316 ئەوڵین تەقسیماتی کشوەری لێران نەکراوە بە شێوەیە ڕەسمی و ئەو بەشە لە هۆرامانە کە زۆرتر هۆرامانی ژاوەرە و گاوەرە و تاختەگرێتەوە کەوتونە سەر نەریوانە ئەمە بەهۆی تەعاملاتی ئێداری زۆرتر بوو بە ئەم لایە یعنی جعفر سلطان کە ئاماژەیان پێکرد فرە لە هینەکە نامەنگارەکەی تەک ئوستانداری کرماشان نبوو لێرە ئەم بافتی موقعەتی دووەمەیە و کانتێکسەکە ئێمە بەحسمان کرد لە دوای شۆڕەشی 57 دەستی پێکرد خۆ ئاماژەمان کرد بە مەهاجرەت کە زۆر بوو بە چۆڵبوونی ئاوایەکانیانی تۆ ئەگەر پێناسەکە بە ئاوایی ناو ببەی مەسەڵەن بەتەرە بەیانوت تۆ کوێنەیت خۆی بە ناو ئاوایەکە معرەفیە کرد بە تۆ خۆ پێشتر بە عەشیرەکە بوو ئەوەت مەسەڵەن من عەشیرەی مەسەڵەن فڵانیم خۆ لێرە کە ئێمە بینیمان هاتێنەوە مەریوان ئێمە لەسەر فرەچت سیاسەتهایەکی ڕۆژمەڕە ئەگەر بەڕەسیکەین ذهنیەتێکی محافزەکارانەی هۆرامی بوو خۆ لەسەر ئەوە کە تەرد نەکردن دوور نەکەونەوە خۆ ئەم سیاسەتە چۆن بوو ئەگەر ڕێز بیتۆ لەناو بەحسەکانی ئەوانە کە زووتر هاتبوون و مەریوان وا بوو کە خۆ وەڵێ ئێمە حەزمان مەسەڵەن ئەم شتە بۆ منتەقەی ژاوەرۆ بوو کە خۆ ئێمە چون زووتر تەعامڵمان بووە و زووتر سنە چووین و ئەم لاوەلا چووین و فرەتر ڕاحەتر بوو بۆمان مەسەڵەن تەلەف بووە وەرد من کوڕن ژنی سۆرانی خواستووە هیچ مشکڵێکی چمان نییە تەقەکان ئێمە مشکڵەکە لەکوێ ئابینین لە خودی هۆرامانی تەخت و دهۆ نابینینەوە شتە یەکێ بەحسێ زمانیەکەیە کە زۆر تەعەسسوبیان هەیە لەسەرەوە قەزیە و دوو قەزیەی ئەوە کە ئەحساسی تەردبوونەکەن ئەحساسەکەن کە لە تەلەفی سۆرانیەکانە تەرد کراون خۆ ئەم نەوەتەردە منجەر بووە بە چی؟ منجەر بووە بە ئەزدواجی دەروون گروهی و فامیلی بۆ خۆیان منجەر بووە بە محافزەکاری اقتصادی یعنی من ئەم پرسی لیان ئەیانوت ئێمە فرە حەزەکەین حتا من پرسیم لیان کە خۆ ئێوە ئەگەر دوکان جێبێڵن فرەتر بە مەسەڵەن ئەچی بۆ نوێژی عەسر دوکانەکە بە هەوسا سۆرانیەکە دەستپێری یا هۆرامیەکەت یعنی ئەمە لێرە تووفانێکی ئەندیشە شکڵەگرێت کە تۆ ئەبینی ساختاری زیهنیە و تەلەفە بۆ دەرەکەوێتتر منقەلە بەبێژێ وەڵا من حەسەکەم بە هۆرامیەکە بێت چون ئەی ناسم چون باوباپیری ناسم چون ئەزانم خەڵکی کەماواییە چون ئەزانم ئەگەر شتێکی برد دوایی ئەتانم یەخەی گرم نە من عاتمانم فرەترە ینی ئەو شانە عاتمان مەسەڵەن باوباپیر ئاوایی چی ئەمانە بوون بە هۆکاری ئەوە کە سیاسەتێکی دەروون گروهی لەناو هۆرامیەکانە لەو بافتی دووەمە شکڵ بگرێ ئەبینی بۆ پرسەکان
فراتر ئەچوونە بۆ ناو ئاوایەکان ئیسە کە هۆرامیەکان ناچنەوە کەمتر بووە لەناو مەریوانە مەسەڵ مردەکانیان زووتر ئەچوونە بۆ ناو ئاوایەکە حتممە نەشێ مەسەڵ مردوەکەیان بیوەنە بۆ ناو ئاوایەکەی خۆیان دوای ئەبینین سیاسەتهایی کە هەست محافزەکاریش لە شغڵە ئەکسەریان ئدامەدەهەندەی شغڵی بەوکیان بوون مەسەڵەن بۆ نمونە ئێمە کڵاش ئەبینین کڵاش لە منتەقەی وەڵامانە کە هەیە هاتووە بۆ مەریوانیچ ئێمە ئەبینین ئەو مناڵانە فرەتر ئدامەدەهەندەی ڕێگەی بەوکیان بوون ینی بەهۆیەوە کە محافزەکاریەکە اقتصادی بووە یا مەسەڵەن بۆ قەزیەی خودی پیلەوەری ئەوانە کە پیلەوەریانە کرد ئەو هۆرامیانە بەهۆی ئەوە کە محافزەکاری قدرەتی ڕێزکیان نەبوو فرەترین سەرمایە گوزاریان لە زەوی ناکرد لە زەوینە بەتایبەت لە بەهارانە ینی لێرە ئەبینین ئەگەر فەزایی تەواشای شاری مەریوانکەین ئێمە ئەبینین خۆ هۆرامیەکان بەرەو تەرەفێک نەچوون مەسەڵەن بۆ بەرەو چوارباخ کەمتر هاتن مەسەڵەن بەرەو ئەو مەحەلەی باوەڕەشی مەسەڵەن ئەو تەلەفە کەمتر هاتن بەرەو مەحەلاتێک چون کە یەک گرنەوە دووبارە ینی نوعی محافزەکاریەکی دەروون گروهی باش شکڵی گرتۆ لە ناویانە ئەلە وەفتی موقعەتی دووەمە ئێمە ئەبینین خۆ هەروە کە وتمان شکڵگرتنی بازارێکە کە خۆ لە پای تەعامڵاتی اقتصادیە شکڵی گرتووە و متەئەسر لە سەربەخۆیی هەرێمی کوردستان ئێمە ئەبینین لە 1990 کە هەرێمی کوردستان بڕێ سەربەخۆ بوو و تا خۆ دوای حمڵی ئەمریکا بەرەوە عێراق تقریبا فرەتر شتەکەی سیاسی بوو تا اقتصادی بەڵام ئێمە ئەبینین لە ساڵ 2003 ینی هەشتا بەرەو بعد ئێمە ئەبینین کاریگەری یا هژمونی فەرهەنگی سۆرانی بەسەر مەریوانە زۆرترە بێ چۆن تەواشاکەن ئێمە وەختی ئەبینین کە تعاملات لە مابینی مەریوان و هەریم شکڵەگرێ بەتایبەت تعاملاتی فەرهەنگی کاریگەری خودی ماهوارە ئەوانە زۆر مهمە چاپی ڕۆژنامەکان بە هاتوچووی خودی مردم و حتا ئەزدواج و حتا زەوین سندن لێرە خۆ ئێمە ئەبینین فەزایەکە دروزە بێ فەزایەکی سۆرانیە ئەنی ئیسەگەر ئەو ئانە ئەو لەو وافری دووەما هۆرامیەکان بێن بێژن ئاغیان فەزا کوردن فەزایەکی سۆرانیە لە ناو شاری مەریوانە لەسەر ئەوە ینی جەختەکەنەوە تەکی دەکەن لەسەر ئەو بافتە کە بڵێ ئەو ئانە ئینگار هۆرامیەکان نابینرێن هۆرامیەکان دیاریان نییە کەس باسییان لێ ناکە ناتوان قسەی خۆیان بکەن خۆ و هەرێمی کوردستان فرە لەباری فەرهەنگی و اقتصادی ئازاڵ بوو لێرە ئەم بینیمان هۆرامیەکان بەرەو ساختارهای فەرهەنگی نەچوون بە دوو هۆکار ینی من پێشتر ئەگەر شتێکم بووتایە ئەم قسەمە کامەڵە کرد یەکی لە نەقشهای ئەسڵی دەوڵەت لەسەر ئەم بابەتە کە من ئاماژەم پێ نەکرد دوای شار بەحسی ئەوە بوو کە چوون دێهاتەکانی هۆرامان ئەکسەریان وەکو کێمنە هانەگەرمڵات دزڵی نۆرچە نۆسوو ئەمانە مەرزی بوون و فرەترین ئاماری شەهیدیان بوو هەم لەناو حەزبەکانە هەم لەناو خودی جمهوری ئیسلامیە ئێمە ئەبینین دقیقاً ئەو ئانە ئەو هۆرامیانە کە هاتن بەرەو مەریوان ئەنی وەخاستریان شار بیان ناسن هاتن لە سمەتهایەکی ئیداریە پێیان بەخشی مەسەڵەن وتیان ئاغیان ئێوە مەسا ئەکسەریان بوون بە مەعەلم ئەکسەریان بوو بە ئیداری ئەکسەریان بوون بە کارمەند بانک ئەوانە و یەکی لە هۆکاری مەسەڵەن ئەوانە کە وتمان گرایشی سۆرانیەکان ئەیان وت کە گرایشی هۆرامیەکان بەرەو نەهاتهای ئەمنیەتی و نەهاتهای نظامی وەکو سوپا هەست و خودی جمهوری ئیسلامی هەست ئەوە بوو کە خۆ دەوڵەت لێرە غەیرە مستەقیم دەستی بردنەوە ئەو قەزیە خۆ دوایەوە تەرحایەکە بوو لەو ئانا شکستی خوارد مەسەڵەن لە مابینی هانەگەرمڵە و لە مابینی کێمنا ئاوایەکیان شکڵدا هەرا ئانە لە زمانی ئاواخری شەڕ بوو و دوای ئەمە لە دزڵیە دەکرێت لە سیاسەتەکان ئەوە بووکە ئەو ئەوانە کە چۆڵ بوون پڕیان کەنەوە خۆ ئەو سیاسەتانە گشتی ناموافق بووە و کاریش کراوە پایانامەیەکی هەست لەسەری
کە ئەوایەکیان دروست کرد بەڵام بە هۆکاریەوە کە مەسئلەی ئەرزی و مەسئلەی زەوین لێرا مەطرح بوو و خۆ مردم هیچ تعلق خاترێکی چیان نەبوو بەو منتەقە شکستی خوارەوە پرۆژە خلاصە ئەوانە گشتی بوو بە هۆکاریەوە کە هۆرامیەکان لەنەو شاری مەریوانە بتوانن کەمێک قدرەتی اقتصادی و قدرەتی ئیداری گرن یعنی یەکێک مەرز و پیرەوەری و ئەمانە یەکێ زەوین و یەکێ خودێ نەهاتهای دەوڵەتی ئێمە ئەبینین لە عەرزەی اقتصادیە لە سەرمایەی اقتصادی بۆ جەزبی هۆرامیەکان زۆر باش بوو یعنی توانیان خۆیان جێبکەنەوە هیچ گونە تەردێک لە لەحاظی تەردێکی اقتصادیە شکەڵ نەگرێ حتا سەرتریج بن چۆن مەسەڵەن ئێمە ئەبینین مەلاک لێرە مەلاک زەوینە مەڵک بوو لەم ئەواخرەوە ئەگەر ئێمە بەڕاستی سایتی ئیدارە سەنعەت و معدەنی ئۆستان کوردستان تەماشاکەین میزانی کارخانە و کارگا کە لێرە هەست لەم ئەواخرەوە دروست بوو یعنی لە ساڵ 90 دروست بوون ئەکسەران مثلا بۆ نمونە مثلا موافقترینیان سیم و کابلی ئەخگەرە کە خودی هەورامیە شاوەخ کرد مثلا هینەکەی سێڕای نێە من دانە بە دانە مثلا ئەگەر دواترین بوو بەحسیان لەسەرەکەین ئەبینین لە ساڵ 90 دەستیان پێ کرد بەڵام کولی سەرمایە اقتصادی لەناو زەوین و مەڵکە خۆی نواندەوە دواتر ئێمە ئەبینین لێرە سۆرانیەکان سەرمایە فەرهەنگیان جەزب کرد ئێمە بردیۆ پێمانەژێ پێر بردیۆ کۆمەڵاسێکی فەڕەنسەویە ئێژێ لە ناو مەیدانێکی لە ناو مەیدانە مەیدانی خۆبیساگە مەریوان بێژین مەیدانێکی شاری غەڵەبەی مەیدانی اقتصادی بەسەر مەیدانی فەرهەنگیە خۆب ئەبێ بە هۆکاریەوە کە تۆ سەرمایە فەرهەنگی کەمتر جەزب بکەیت سەرمایە اقتصادی فرەتر یعنی تۆ لەناو سەرمایە فەرهەنگیە زووتر تەر دەبی و هۆرامیەکان ئەحساسیانە کرد کە تەر دەبن بەهۆیەوە کە هەمڕاستا تەک شکەڵگرتنی ئەنجیۆکان لەناو شاری مەریوانە کە فرەتریان ئەکەوێتە هەشتا بەرەو بعد سەڵەن چیاکە 78 بووە ئەسڵم ڤەژین و ڕۆنان و هینی جوانان و هینی ژنەکان و ژیانەوەی ئەمانە ئەبینین ئەوانش هەوڕاستە تەکەم قەزیە خەریکە شکەڵە دەنەوە بە خۆیان یعنی ئەنجومەنی قەڵەمی هۆرامان ئەنجومەنی ڕۆژیار مەسەڵەن خۆ ئێمە هەین دەکوێت لە مناسباتە باوە ئێمەج مەسەڵەن فەرهەنگێکمان بووە تاریخێکمان بووە زمانمان هەست یەکێ لە ئەساسی ترین شتایە کە دەستیان برد بۆ زمانە ئێمە زمانمان جیاوازە ئێمە مێژومان بڕە جیاوازە ئێمە ئەتوانین مەسەڵەن بۆ خۆیچمان و ئەمە خۆب هۆکارەکانی زۆر بوون بەڵام ئەگەر مەسەڵەن کۆ بکەینەوە ئەتوانین جەهانی شدن بەوە بناسیین کە خۆب هویەتەکان نسبیە بێتەوە کەمینەکانیش قسە ئەکەن بۆ خۆیان ئەتوانن لەناو شەبەکەهای اجتماعیە کە لەم ئەواخرە شکڵی گرتووە خۆیان بنوێنن هەوڕاستە تەگەوە کە خەریکن نابوو دەبن تەقەلای خۆی چیان بن ئێمە بینیمان خۆب هەوڕاستە تەگ ئەوە قشرێک تێتەبان وتمان قشری ئەوڵ کە فرەتر پیا و پیرەکان بوون کە ئێمە قسەمان کردتەکیانە قشری دووەم ئەوانە بوون کە مهاجرەتیان کردبوو ئەکسەرەن ئەوانە بوون کە زۆرتر مەسەڵەن ئەبتدایی ڕاهنماییان لە ئاوایەکەیانە خوێندووە بۆ دەبیرستان هاتبوون بۆ مەریوان بعد جاڵبە مەسەڵەن منتەقەی لهۆن و منتەقەی هۆرامان تەخت تا ئەو دەرەی هۆرامان تەختە فرەتر دەروون گروهیتر بوون تاوە ژاوەڕۆیەکان فرەتر بەرەو یەکترین چوون مەسەڵەن بۆ ناو قەزیە پرسەکانیان بۆ ناو قەزیە زواجیان بۆ ناو قەزیەی مەسەڵەن حتا میوانیان من پرسیم بارها پرسیم کە خۆب ئێوە میوانیەکانتان چۆنە ئەسڵەن قەزیەی کرانشین ئەسڵەن کرانشینەکانتان چۆن بەرخۆی ئەسڵەن تۆ ئەگەر ماڵێ کرد بێ ئەیدەی بە سۆرانیە بە هۆرامی ئەوان ئەکسەرەن تەرجەحیانەدا نەکرد هۆرامی بێ خاسترە نه خۆ
ئایا ئەگەر پرسیار لە کۆماسیەکیش بکەی ئایا ماڵەکە بۆ کۆماسیەکە نادات ئەمە ئەگەر بیدێ بە مەرزە ئەمە شتێکە ئەتوانین لە قاڵبێکی ترا باس بکەن بەڵام ئەمە کارێکی علمیە ئەو کارە فەرمایشەکانی بۆشی ئەوڵ لەسەرمە کە دادەکانی لەکوێ جەماعەت ئێستا بەحسیانەکەین ئەخۆ فرەتر وتم ئەم بەحسانە فرەتر هینەوەکە پایانامە نەبوو چونکە مەجبور بووین زين چۆنە من وتم سەبە برادێریچە ئێمە وەکو مشرفەکۆیەژی حتا ئەگەینە بە ئاستێکە لەسەر ئیسەمان قسە بکەین ئەکنونیەتی ئیسەمان قسە بکەین متەسفانە دادەمان کەمترە تحلیلمان ضعیفترە چون خۆچمان دەرگیرین ئێمە ئەتوانین لەسەر لەتەگەم مامۆستا مەسەڵەن 2 سەعات لەسەرەوە کە خۆ فەرهاد میرزا چۆن شۆڕشی هۆرامانی سەرکوت کرد قسە بکەین هەم ئەو بەڵگەی هەیە هەم منیش بەڵگەم هەیە بەڵام الان ئەمە نەک بەڵگەکانمان سرفەن لێرە مساحبە بوون زۆرتر وەخۆ مساحبەکانیش بە تحلیلێکی تماتیک بوو یعنی ئێمە دانیشتین قسەمان کرد تەک تەرەفە مەسەڵەن لەسەر مناسباتی اجتماعی مناسباتی خانەوادەگی خودی مەسەڵەن نەقشی چۆن هاتوون لە کام ئاواییە هاتوون لە کام منطقەوە هاتوون خۆ ئێمە بەردەوام خەریک بووین کە وتمان بەشکەم مەسەڵەن دادەهایەکمان دەستکەوێت کە مناقشە بەرەنگیز بێ نەک بۆ شێوەکە مەسەڵەن برادەرێژە خۆ مناقشە نە بە هۆی ئەوە کە ئێمە بتوانین دادەیەکمان بتوانین گرێ بدەینەوە بە خوری دادەکانە لە کولیەتە بتوانین خۆ ئەم گرێدراوە لەم بافتی موقعەتی دووەمە بۆمان دەرکەوێت کە چۆن هۆرامیەکان ئەو ئەحساسیانە ئەکرد ئەحساس نەک فەرایەندی تەرد وتم هیچ گونە یعنی لەو ئانەوە کە من بەحسەکەم تایسە نەموتووە تەردێکی ساختاری لە تەرەف سۆرانیەکانە بەرەو هۆرامیەکان بووە ئەسڵ نەموتووە و نایچ ئەگەر بووە خشونەتێکی نمادینە خشونەتی نمادین چۆن شکڵەگرێ مەسەڵەن کابرای هەورامی مەسەڵەن تەڕەت و خۆر مەسەڵەن قۆلانچە خۆر بوومانە ینی ئەگەر کەسە بێ ئینکاری کاتێ بابە چ جۆک دروستکردن ئێمە بوومان لەو سەردەمەها ئەیسە نەماوە ئێمەش بەحسی عەوامەکەین باسی ناو شاری مەریوانەکەین ئیسە بافتی موقعەتی سوۆم کە هێشتا هەین لە ناویە و خۆ ڕەتی مناڵتر مەسەڵەن ئەو کەسانە بوون کە لە دەهەی 75 هەشتا بەرەوبان ئەهاتن مەسەڵەن ئیسە کە بێژین تقریباً 20 ساڵیانە ئەکسەرەن ئەوانە بوون کە لەناو مصاحبەکان ئێمە کە لەناو مەریوانە لەدایک بوون بەڵام باوکو دایکیان ئەکسەرەن لە دیهاتەکانی هۆرامانە هاتبوون خۆ من ئاماژە بکەم بەوە کە من لێرە نەزەری سۆرانیەکانم نەپرسیوە نەزەری هۆرامیەکانم پرسیوە تۆ ئەگەر بێژی خۆ کۆماسی جواسە مەسەڵەن مامۆستای ئاماژەیە کە من واقعاً کارم نییە بە کۆماسیەکان ئەگەر چۆن فکرەکەنەوە من کارم بە هۆرامیەکان بووە لێرە بافتی موقعەتی سووەم خۆ یەک شەبکەهای اجتماعی کە زۆر بووە دوو ئەنجومەنەکان فعالیەتیان زۆرتر بووە چیا وەژین ڕوونان نازانم سایتهایەکی فەرهەنگی ئەدەبی و خودی کاریگەری ناسیۆناڵیسمێکی کوردی ئەمانە بووە بە پێناسەیەکی شاری ینی ئیسە جوانێکی هۆرامی نایژێ من خۆڵکی ئاوایی مەسەڵەن فڵانیم ژێ من مەریوانیم ئێمە بارها هەل لەم پارکی وەژینە نازانم ئەگەر کاومید نەبوو لێرە بارها ئێمە دانیشتین لەم پارکە لەتە جوانەکانان قسەمان کرد خۆ وتمان تۆ چۆن خۆ پێناسایەکەی ئێژی خۆ ئەگەر تۆ بڕۆیتە تاران ێژی من کوێنەیم ێژی من کوردم و مەریوانیم یعنی هویەتەکە هویەتێکی شاری کوردی ئەیوەت من لە مەرحەلەی دووەمە ئەگەر کابرا فرە ورد بێتەوە ئێژم هەورامیم و ئێژم فڵانە ئاواییم خۆب ئیسا لێرە تەمایزەتەکان کەمترە بێتەوە ئشتراکەکان زۆرترە بێتەوە یعنی کە بینیمان کاریگەری هەریم گرایشاتی ناسیۆناڵیستی هژمون کەمێ ئەو فەرهەنگی هژمونیکی سۆرانی کەمترە بێتەوە لێرە و ئەسڵەن دیگەریەکە من نکتەی جاڵب کە ئەحساسەکەم فەر مناقشە بەرەنگی زەیترام قەزیە ئەوەسە کە ئەو بافتی موقعەتی دووەمە کە ئەو کەسانە بوون کە وتیان ئێمە جیاوازین و ئەمانن دیگەریەکەیان ئەوی تریان سۆرانیەکانن یەکی دەزعف ئەساسیەکەیانە مەسە کە لێرە لە بافتی سووەمە کە لە هەشتاوە بەرەو بەعد شکڵی گرتووە دیگەریەکەیان فارسە عەرەبە تورکە یانە جەهانی فکرەکەنەوە هەتا فرەیەکیانە من ئینسانی فکرەکەمەوە کە ئێمە ئەگەر بینیمان لێرە نەقشی مەسەب کەم ڕەنگترە بێتەوە یا ڕادیکاڵترە بێتەوە بازێکیان
من قسم كرتكيانا يا كم رنگ تلبيت أو لسر مذهب ناتشن يا راديكال تلبينا قرايشاتي يك مكتب قرآن زال تلبي دو سلفي قريق بري فرات تلبي وهم زمان لبافتي موقعيتي دوما فرت قرايشاتي ناسيونال سي زالبو لبافتي موقعيتي يكما فرت بحثي خان وعشيرة وأمانة فرت زالبو إما أبينين بباي أمشتا قريد راوي هوراميا كان لنا وشاري مريوانا كبحثي كي كاملا تاريخي وكاملا لسيدانا بافتا من بحث مكرد خوب إما أبينين برو تعديلي أروا برو أوا أروا كهويتي كي شاري شكل بقري برو أوا أروا كخوب مسألة كانيان فرت لسر اشتراك كانيان تمركز كان تاوك التمايز بها كان منها ما خزمتنا أقل بالسيارك اشتكتان بيتر نتيجة كي وابوك وتم لمس بافتاك توضيح من دا نتيجة كي وابوك لمس بافتا إما هوية هاي أبينين ليرة هويتي كابينين هويتي كي سر عشيرس هويتي دوم سر قرايشاتي ناسيوناليستيا خوي بكرد زاني بلام كردي كي سوراني زورتر وبافتي السووم كوتمان زورتر أم دهي هشتابر وبعدن خويان بهويتي كي كردي مريواني كردي أبينه زورتر إحساسي تر كأنك جدية إحساسي تر وتم من أشياء ما جاب كم بري لاشتكان يكي أم تردو واقعا شكلينا قرد بو صورتي ساختاري أري ساختاري أقل أو ببرسيار دابنين كأو تردي ساختاري شكلينا قرد وتم تردي ساختاري يكي أو كتمايزاتي مثلا أقل تمايزاتي مذهبي بوايا قطعا تو ادواد مثلا نو كيف كان كذا برد ادواد خب امانه مثلا الشيعان او مثلا السنين سون تايس مثلا بيهو لم شعر جياون مثلا والله مدير انا تزادي كي مذهبي شكل يقرتوا اما ياك زور مهمه دو بحثي او تعامل بوا كبيشتروت ما زميني تاريخي بوا وسي زالبوني اقتصاد لنا شاري مريوانا كتو يسأل لتقمر ما بيجي كمان برسيمة من كان شيء بس الهورامي سورانيو مثلا نجم خود لم هنا وخدي دولت مثلا دولت اگر بعنواني هني كي ساختاري تواشاكين موزعكي بو هر دكان يكيكا يعني تشاو هر يك تشاو ويكش دبيني يعني اگر قرار به مثلا بواسطه نهادكاني من نهادي بحث كاين واسطه هذا كان امش تشكل بقري خب ما بينيش تيك ترديكي ساختاري بالنسبه بهوراميه كان شكل نقدر مثلا بيجي امكاناتي كم تريان دعوه بينه بو كوماسي جوشته يا بو تناره جوشته يا بو منطقه مثلا لم دعوه كواتر زانه وشته هي بو منطقه مثلا اولا جوشته يسقف كلماشان بري فرقك والله بو استاني كردستان اوشته برانبره يعني او نفره هينيه دويه وجه اما من اما جاب كم راديو مريوان اصلا راديو مريوان دو جانب بشي هورامي سورانيه مثلا فكر كان قال هورامي نبوايا يعني اصلا من متمنى هورامي كان شو رجعنا كر تو حتى يعني مثلا اقل زوين يعني نفرش تاع مريوان بهورامي كان يعني مثلا اقل لنا بازار جي او نبوايا ك هورامي كان فعاليات كان أمانة بون بهوي أوك بجياتي أوك ترديكي ساختاري خشونة داميس شكل بقريد نوشاري مريوانا فإذا تعاملي كي مثبت ولسر هويتك الشعري شكل بقريد آية وكو أخي برسال آية كونشي كي دياري كراو وهوكو قتالك للهن سورانيا كان وهي دجبه هوراميا كان هرواكا روشن بيران ونخوتاني هوراميا كان مدعي تردكي اجتماعي ومدعي أول كأبير هويتي هورامي كالعوازة بيتو احتمالا لدرياني بجيهاني بونا بكويت مترسي وأبير هوليكي وبدريت كه مقابل هجموني سورانية كبارشوري شرشليتي وتنا مقابل هجموني فارسي وإيرانية أو دو روانجر نخبة قراني سورانية كان وهورامي كان أي أولو بارو هيش شبتان كار كرديان من بهوية وك من أول من صاحبمتك أو كصانا بون كخويان دعانا كي من جوازين لا تخان لبيرما لا برهين بو ستوضح يا دام لا ما نوروز أبو ما دانشتين شو صعد ينظب
ئەمانە ئەیانوە دەمە کۆبوونەوەیەکمان هەیە بەڵام خۆب قەیناکە توی بۆ قسەکە بزانم چێری باوەڕ بکەن ئەسڵ نیانێژ من قسە بکەم ئەسڵ نیانێژ من ئەسڵ بەحسەکە تێ نەگەیشتن ئەسڵ من نازانم هاوڕێکانمان لێرە یعنی ئەسڵ بەحسی زۆرتر سوورەیی بوو تاریخی بوو ئەسڵ ئەم هۆرا ئەو سۆرانیانە ئێمەیان مەسەڵەن ئێمە تا سەقز و تا کوێنەوە تا کوێنە چوین و مەسەڵەن دوای سۆرانیەکان هاتوون ئێمەیان دەرکردووە و ئێمە چون پەنامان برووە بە هۆرامانەوە و کێوانەوەمانە بەبە ئەسڵن من وتم لە ئەوڵێکەوە من کارم بە تکسە من کارم بە سەنەدە من ئەم برادر تا بەیانێت توانین قسە بکەین لەسەر سەنەد بەڵام من دەتە کەسێکە خەریکە ئوستورە سازیەکە باسازی دووبارەی تاریخە کاتەوە بۆ خۆی من ناتوانم قسەکەم بەڕاستی من کارم ئارشیوبەندیە من تا بەیانی دانیش من ئەمارە دەرتێرم من کتێب حەیسە مەسەڵەن یەک دانە لە قسەکانە من هین نەبووە يعني من سعیم کردووە کە مەسەڵەن بەحسی بازارچەی مەرزی مەسەڵەن من هاتووم هینم کردووە مەسەڵەن تەسیری بازارچایی مەرزی بەرەفقای شخصهای ڕووسایی مەرزی تحلیلی نابەرابەری فەزایی تحلیل كلها من سعیم کردووە مەسەڵەن بۆ هینە تاریخیەکان مەسەڵەن کتێبی تاریخی هۆرامانی مەڵا عەبدوڵڵا تاریخی مەردۆخ مەسەڵەن کتێبی مەڵا شەریف بێسارانی بەحسی ئەم کتێبی کاک موختارە مەسەڵەن بەحسی ئیسلاحاتی ئەرزی خانم ڕعنایی بەحسی خودی مەرز کە چۆن لێرە شکڵی گەر بەحسی پەیوەندیەکانی خانەکانی هۆرامان و خانەکانی سۆرانی و خودی شێخ مەحموود و دواتر مەڵا مستەفا و دواتر خۆ فرد شت هەست بعد ئەمانە یەکێ لە هینەکانیان مەسەڵەن تۆ ئەبینی ئەو شتە بەرامبەر بە هینەکانی چەس مەسەڵەن لەکەکان و لۆڕەکان و منتقی کرماشانی جا شتە هەیە بەڵام خۆ ئەشی دانیشین لەسەری بەحسکەن کە بۆ ئەم شتە شکڵی گرتووە مەسەڵەن من لەناو قسەکانمان یەک شت دیار خۆ کە وتم وەکو ئیدەیەک ئەتوانی بەڕاستی بکەی دانیشی لەسەری کارکە کە متەسوانەی مە کارمان نەکردووە مەسەڵەن ئەولا بەحسی شەڕی یەکەم و دووەم شەڕی یەکەم و دووەم ئەم منتقەی موکریان بەدەست ڕووسەکانە بوو منتقە خوارەوە بەدەست ئینگلیسەوە بوو ئەنی تۆ ئەگەر لێرا کۆماری کوردستان شکڵی بگرتایە یعنی شکڵی گرت کە تۆ دوایی انتقادەکەی خۆ کە بۆ کۆماری مەهاباد لێرە نەیتوانی هیچ کارێکە بۆ هویەتیگەی کوردی لە کرماشان و لە هینا بابە ئەو ئانە لە کرماشانە دەوڵەتی ملی موقت بوو نەزانم ئێوە هێنی منزورم ئەوەسە شیکردنەوەیەکی میژووی گەرەکە ئەم شتانە بعد من کارم کاکانە دووپاتیەکەمەوە شتە من کارم بەڵگەس من هیچ بەڵگەیەکم نەبینیوە کە هۆرامی لە جانبی سۆرانیە و تەرد بکرێ ئەوەی کە ئیسە لە بابتی بەشی سێوەمە ئەوەی کە ئیسە گەنجەکان بەرەوە ئەو ڕوانگە کەوەکو ناساننی خۆیان ئەڵێن کوردێکی مەریوانی دروستوانێکی دروست باسی تربیەتی بنەماڵەکانە کە ئەوە ڕوانگە بدەمە بناڵەکانیانە خێر تێگەیشتنی خۆیان لە کۆمەڵگایەکە ئەوەی کە ئەبێ ئەو شتە بۆ شێوە بێت مەسەڵەن دروستتر وایە یا شتێکی وایە ئایا تربیەتی بنەماڵە بێت تربیەتی بنەماڵە و کەسانە کە لە بافتی دووڵە دروست بافتی دوو ڕوانگەکان جیاواز بوو ئایا ئیسە بافتی ئەو کەسانی کە لە بافتی دووما بوون ئایا ئیسەوانی وەکو دایک و باوکان ڕوانگەیان گۆڕیاوە کە کۆنترۆلی بناڵەکانیان بۆ شێوەسە یان نەخێر تێگەیشتنی بناڵەکان خۆیان لەو شتە من حەز ناکەم ئەم شتەکەمێ ڕەوانشناسی کەمەوە من لە دیرگایەکی جاماشناسی و خەریکم بەحسی ئەوەمە کرد کە خۆب یەکێ ئەو فەزا کە خۆب شەبەکەهای اجتماعی بوو ئەنجومەنەکان بوون لەبنەو مەریوانە کە بەڕاستی من دەستخۆشییان لێ یەکەم ئەگەر لە شارەکانی تری وەکو مەریوان بێت کە فرەخاسە یان من ئاواتمانەوە سەر وەژینێک وایە دەستنە یا لە کرماشان یا دەست شوێنێکترا مەسەڵەن وتم ئەنجومەنەکان بوون شەبەکەهای اجتماعی بوون پەرەسەندنی سەرمایەداری و ئەو نۆعی ڕەوتی اقتصادیە لەناو شاری مەریوانە بوو مهمتر مەسەڵەن من دەرمهانیە ئێستا متەسوانینەکەم ناوەڕوە میزانی تەحسیڵات یەکێک لە مهمترین شتەکان کە ئێمە ئەبینین و فرەتر گرایشی علوم ئینسانیە ئەچوونەمانە فرەتر ئەوانەیە هانەدا کە ڕۆشنبیرانەتر فکری ئەم شتانەکەنەوە یانی کوتەهنەزەر نەبن وەکو بە قەوڵی فارسەکان وەخۆب گرایشاتێکی ئۆمانیستیج هەیە کە من مەسەڵەن ئینسانیەت بۆ مهم بە سۆرانی هۆرامیانێکی وە مهمتر مەسەڵەن دیدگاهەیەکی چەپیە دیدگاهەیە چەپ ئەسڵەن ئەو مەسایلە بۆی مەطرحن کە ئەمە هۆرامیە یا سۆرانی ئەنی زاڵبوونی یەک ئەو شتانە کە عەرزم کرد دوو مەسەڵەن مثال مەکتەب قورئانمان لێدا کە ئیسە کاریگەری زۆرە لەسەر مەریوان و سنە و
خلاصە و منطقەی هینە خۆمانە کوردان مەسەڵەن تۆ ئەبینی هویەتێکە بەرساختە ئەبێ لایەنە و هویەتێکی ئینسانێکی کوردی مسلمانە کە عەتقادی مەسەڵەن بە قورئان هەست ئەمە دیدگای خۆیانە منزورمە خۆ لەنەو ئەم هینە ئەسڵەن هۆرامی سۆرانی مەطرح نییە بۆیان سپاس.